ئەنیاوە بە پاسکیلەوە گەشتیان کردووە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان تاکو پردێ هاتوونە و لێرەشەوە وچانێکە دەن و ئەڕۆن بۆچۆ بۆ باوەنور کە شوێن یەکەمیانە بێگومان باوەنور ناحیەکی زۆر خۆشاکەوێتە نێوان دەربەندی خان و کەلارەوە. کاکەڤاڵ مەحموود کە سەرپشتی گەشتەکەی کردووە لەگەڵ هاوسەکەیەکە ئەدەلینایە کە هەردووچان هاتوونە ئێستا میوانن لە ستۆدیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک. ئێمە بەخێر هاتنیانەکەین و باس لەو گەشتە دوور و درێژاکەن ئایا تاکوچەنە هیلاگوونە و ئەو ڕێگرانە چی هاتووەتە بەردەمیان قورسیانە و لەگەڵەوەشا تاکوچەنێک گەشتیان گەشتەکە سوودیانی بینیوە تامو چێژیانی بینیوە با لە زاری خۆیانەوە گوێبیستی ئەم بابەتە بین. کاکەڤاڵ بەخێر بێت. وەڵکەم. کاک هەڤاڵ کاتێکەوە گەشتەکەتان کرد پێشتر ڕاو بۆچوونتان وەرگرت ئایا لایەنە یاسایەکەیتان وەرگرت یاخود یەکسەر حەزێ بوو دەستان پێ کرد؟ بەڵێ لای خۆمان لێنا و دەستمان پێکرد لە ڕاستیە چەند ڤیددیۆیەکمان بینی و دواتر پاسکیلەکانمان ئامادە کرد و چەند ناو شاری بەریتانیا چەند شوێنێکمان کرد توانای خۆمان تاقی کردەوە زۆر زەحمەتیش بوو بەڵام کۆڵمان نەدا دواتر چوینە قاع و هەنێ تەمرین شتمان. بەڵێ پێشووتر زانیاریتان لە خەڵکی تر وەرگردو بوو کە ئەم جۆرە گەشتە کرابێت؟ وەکو لە سۆشیال میدیا بینیوان خەڵک کردبووی بەڵێ پاسی سواری درێژ ماوە درێژ بۆ 2 ساڵوانە کردبوویان ئیتر ئێمەش سەری ڤیددیۆکانی ئەومان کرد ئامۆژگارەکانی ئەوان چی بکەیت چی نەکەیت چیت پێبێت ئەم شتانەمان هەر لەخۆ بەبێ ئەوەی کە پرسی کەسێکی شارەزا بکەین دەستمان پێکرد لە ڕاستیە. بەڵێ لە چی شوێنێک لە چی وڵاتێک لە چی شارێک گرفتان زیاتر بۆ دروست بوو؟ گرفت زۆر بوو لە ڕێگایە لە ئەوڵی سەفەرەکەمانەوە کورس بوو توانامان بۆ ڕادەیە نەبوو بۆ وڵاتەکانی ئەوروپا وەکو سویسرا و نەمسا ئیتالیا ئەو وڵاتانە زۆر شاخاوی بوون قورس بوون لە ڕاستیە بە تایبەتی بۆ خێزانم بەڵام ئەلحەمدولیلا کۆڵمان نەدا بەردەوام بووین من کە بیرمە کردەوە ئێمە شوێنی داهاتوومان ئەبێتە ئەم وڵاتە ئەم شارە سێرێکمە کرد شوێنەکە خۆشە دڵی یەکتریمانەداوە سپۆرت یەکتریمانە کرد ئەگەشتینە شوێنی مەبەست ڕۆژی دواتر وا هەستمان نەکرد پاسی سواریمان کردووە. ئیتاڵیا وڵاتی خۆشەوانیە. بەڵێ پێما بێت خۆشترین وڵاتی ئەوروپا تا ئێستا لەزەتمان لێبینی بە ئیتالیایە. کاکی وا خۆی گوێت لێ هەندەری دڵاڵێ لەسەر نەکەوتووە با ئەو پرسیارش بکەین چەندێک ئەمە بۆ خانمان قورسە؟ ئەگەر بیانەوێت خێزان بەڵێ ژن و مێرد پێکەوە هەر شتێک بیانەوێت ئەتوانن بیکەن هەموو شتێک قورسە ئەگەر نەیکە یەکەم هەنگاو نەنێی ئەبێ وەکو ئینگلیزەڵێ you don't have to see the staircase you just take the step first step ئەڵێ ناتەوێت هەموو قادرمەکان ببینی بۆ سەرەوە بەڵام تەنها هەنگاوی یەکەم منە بۆ یەکەم پلە و دواتر ئەوان ئینتر ئاسانە بێت ئێمەش هەرووامان کرد بۆ ئافرەتانی ئەوروپا هەمووی خەریکی پاسی سواریە. بەڵێ واتە کە کاتێکەوە بەس بەم پاسکیلە یا دوو پاسکیلتان پێ دوو پاسکیلمان پێ بوو هەمان ئەم پاسکیل هەمان شتە بەڵێ هەمان پاسکیل کوالیتی ئەم پاسکیلە لە چیایە؟ گەباسی شکوالێتەکەی وڵاهی تەنیا پاسکیلەکە ئەلەمنیۆمە سوکترینمان هەڵبژاردکەوەی ئاسان بێ بۆ چکە ئێمە خێمەمان پێ بوو تەباخی پشکۆلانەمان پێ بوو غازمان پێ بوو خواردن و جلوبەرگ و لاپتۆپ و کامیرەوانە هەموو شتەکان قورسەکات بۆ تۆ زائیدەن ئەبێ ئاوی زیادت پێبێ ئەمانە ینی ئێمە لە ڕێگاوەمان لێ هات جلوبەرگوشتمان فڕێدا ئەو کە پێویست نەبوو شتەکانمان کەمە کردەوە. زۆر باش هاوسەرت هیچ کوردی نازانێت؟ کەمێکە زانێت کەمێکە زانێت. ئەو پرسیاری لێ بکە بۆ خانمان تاکو چنێک ئەم گەشتە قورساوەی سەخانمیشی زۆر جوێ لێ ئێمە ئەگرێت ئەو گرفتانە چێ دێتە ڕێگەی خانمان؟ How hard it is for women to do this trip and what was the hardest things in the way and what's your advice for the ladies that everyone from home they might watch you for women? It's harder for a woman. It's a lot harder than it would be for a man, and I realized that on the way when I had bad days and you were just like trying to make me feel better, trying to tell me don't give up and this kind of things. And
you can't compare it the way that it's hard for you and the way that it was hard for me. You can't compare it, but if I could do it, anyone can do it. From people that are watching from home, women especially, they just need to try first. You know, anything, any sport, cycling, running, anything, they should try it. It's gets you healthier, gets you, you know, better. It's just everything. It's a lot better if you're doing sports. You made it. ئەڵێ بەدڵنیاییەوە قورسترە بۆ خانمان بەڵام کە پێکەوە بیت ئەو ڕۆژانەی کە قورس بوو ناڕەحەت بوو بۆ من تۆ لەوێ بوو بۆ من سەپۆرتەکردم پێتەوتم کۆڵمەدە بەردەوام بە ئەمە شتێکی باشە هەموو ئافرەتێک ئەتوانێ بیکە ئەڵێ کە من کردم کەواتە ئافرەتانی تریش دەتوانن بیکەن لە هەمان کاتە بۆ تەندروستی شتێکی باشە ئیتر هەر وەرزشێک بە ڕاکردن بێ پاسی سواری بێ هەر شتێکی تر بێت ئێمە پێکەوە توانیمان کاکە فاڵە ئەو پرسیارەشی لێ بکە ئەم جەوە گەرمەی عێراق گرفتی بۆ دروست نەکردووە بە تایبەتی کام خانوێکە پاسکی لێ ئەخوڕێت بەڵێ he's asking this hot weather in here how hard it was for you like the heat in Iraq I started to struggle in Turkey when it was 49 degrees and I started to cry and I told you I can't do it anymore. And in there I was like, I want to go back to London when we were just less than 1,000 kilometers to here. But I believe you get used with it because we had rain, we had snow, we had this kind of weather. You're just taking step by step and you're just getting used with anything. لتركيا زور ناڕەحەت بوو چونکە ڕۆژێکیان دەرەجەی پلەی گەرمە 49 بوو قورس بوو بۆی وتی توانای هەناسەدانم نییە دەستی کرد بەگریان وتی ئەمە بگەڕێمەوە وتم ئێمە لە کوردستان نزیکترین تاوەی کە بگەڕێنەوە بۆ بەریتانیا و هەموو ڕێگەیە بەڵام وەکو وتی ئێمە ڕێگاکەمان 3 مانگ زیاتر بوو هەموویمان بینی بەفرمان بینی بارانمان بینی سەرمامان بینی لە خێمە ماینەوە لە ژێری سفرەوە بوو پلەی گەرما تا بەیانی باران بوو ئەمانەمان هەموو بینی پێکەوە هەمووی باڵانسێکە واتە گەشتەکەتان 3 مانگی خایاندووە سەر 3 مانگ زۆر باش کاکە فاڵ دەنگۆیەکەیە زۆر جار ئەمە بە جۆرە جۆرەکان وەکو ڕەخنا ئەڵێن هەندێک کات ئەو کەسانی کە گەشتەکەن بە باسی لە کاتێکە ماندووە بن تۆزێک بە سیارێش ئەڕۆن ئیسراحەتێکەکەن من ئەمە لە زاری بەڕێستەوە بەڕۆنی بۆ بینە ڕوونیکردنەوە شتی وا ڕوەدات بە کەسەکان خۆیان کەوتووە من ئێمە کە دەستمان پێکرد تا ئەو شوێنەی بتوانین ئێمە پاسی سواری یەکەین ئێمە دوێنێ کە گەشتینە پردێ لە بازگەی پردێ ئینی عراقی بڵێن کێشێکیان بۆ دروست کردین بە بۆنەی ڤیزە ئەوانەوە زۆر تاخیریان کردین بۆیە ناچار بووین لەوێ سارێ بگرین تاوەکو کەرکووک بۆیە من ئەڵێم لێرەیە من پێم وا بێ گەشتی پاسی سواری ئێمە لە پردێ کۆتایی هات کە قاشمان خستە ناو سیارە لە ڕێگایە هەمووی بە پاسکی لاتوین لە وڵاتی یۆنان ئێمە سواری باخیرە بووین چونکە لە ئاوە پەڕینەوە بۆ بەشی تورکیا بۆ چەشمە ئەوەش مەجبورە بێ هیچ ئینێکی تر نییە بەهۆی سەلامەتی و هەندێ شتی ترەوە نەڕۆشتین بۆ سنووری تورکیا کە بە وشکانیا ڕێی بە هەمان شێوە لە بەریتانیا کە چوینە فەڕەنسا لەوێشەوە بە باخیرە پەڕینەوە چونکە هیچ خەلێکی تر نییە بەدەر لەوە هەمووی بە پاسکی لاتوین و ڕۆژ بە ڕۆژ ئێمە ڤیدۆکانمان ڕیکۆرد کردووە موقع بۆ موقع چەند کیلۆمەتر ڕۆشتوین چەندێکمان پێچووە و GPSیشمان هەیە کە ئەڵێ تۆ بە مەسافەی 50 کیلۆمتر بۆن لە ئەوەی ساعتا بڕیوتە ئەوە نەگەشتە و شوێنان ئامانە هەمووی ڕیکۆردە بەڵێ کاکە فاڵەمێت ئەو پرسیارە دووبارە لە هاوسەرت بکەیت کە ئەو لە بەریتانیا هاتووە سویسرا ئیتاڵیا کۆمەڵێک لە وڵاتانی بینیوە کاتێک کە گەیشت بە عێراق چی سەرنجی ڕایکێشاوە لە عێراق واتە ئەو شتێک کە بەلای ئەوە ناموویە لە وڵاتەیە کە بەگەشتی پاسکی کردوێتی چییە؟ You came through all of those countries, European countries, Switzerland, Austria, Italy, wherever, until you got to Kurdistan, Iraq. What was different? What is like? Kindness in people. خەڵکی چاک ڕێزگرتن احترام یارمەتی ئەڵێ kindness لە خەڵکا لێرە زۆر جیاوازە لە وڵاتانی تر
زۆر باش ئەگەر قسەیشی بێ بۆ خانمەکان ئەم جۆرە وەرزشە بکەن چیان پێڵە بە خانمانی عێراق. What do you have to say for ladies, women in Iraq, to do this kind of sports? What do you have to say? Like an advice for Yeah. them. I don't think women are doing enough sports in here, comparing with men's especially. And I believe everyone should go out, even if they go with their friends out or for a walk or for anything, they should try to maybe do more sports and see that they're going to enjoy, even if maybe it's hard at the beginning, they're going to enjoy more. And even before this, we were doing gym, we was doing things like, you know, swimming and everything. And I think it's benefic for women to do this. Maybe it's more benefic than it is for men as well. Yeah. ئامۆژگاریم بۆ خانمان لێرە ئەوەیە کە هەستەکەم کەمتر وەرزشەکەن لێرە لە وڵاتەیە زیاتر پیاوانێکە ئەڵێ هیوادارم کە خانمان بچن پاسی سواری بکەن ڕێکردن مەلەکردن لە هەموو ڕوویەوەکەوە یارمەتی دەرە زیاتر لەوەی کە بۆ پیا و چەند یارمەتی دەرە بۆ ئافرەت زیاتر بێت چونکە پێویستیان بۆ جۆرە وەرزشانە هەیە ڕێکردن بێ هەر شتێک بکە بتوانن بیکەن. دەستخۆش باو پرسیارە بکەین جۆری خواردنەکان لە ڕێگا چی جۆرە خواردنێکتانە خوارد بۆنونە لە وڵاتێک لەوانەیە خواردنەکان گۆڕانکاری بەسەرا بێت کە گەشتە ئێرا خواردنەکان ئایا خواردنی کوردستان خواردنووە واتە چێشتان لە خواردن وەرگردووە یاخود نا. تاوەکو گەشتینە یۆنان ئەتوانم بڵێم خواردنێکی ئۆتۆمان نەخواردووە کە ئەوە بێت بڵێ خواردن زیاتر زۆر جار ئێمە خۆمان خواردنمان چاغ کرد نودڵ بۆ نمونە ماکەڕۆنی یا شتێکە چونکە تەباخێکی پشکۆلانەمان پێ بوو لەگەڵ مەنجڵوانەیە من خەریکی خێمە هەڵدانوانە بووم شوانەی چاغ کرد ئەو ڕۆژانەی کە لە خێماماینەوە زۆر جاریش لە ڕێستوران یا لە شوێنینەکانە ئەوە ئاگاداری ئەو بووینە کە ئێمە چی ئەخۆین چونکە هەموو شتێک لەوێ حەڵاڵ نییە لەو بابەتەوە بەڵام کە گەشتی نەوڵاتی یۆنان بەڵێ یۆنان بەناوبانگە بۆ خواردنی سیفود خواردنی دەریایی زۆر باش پارێزمان نەکرد دەستان خۆش ئەم پاسکیلا کە پێتان بووە ئەو گەشتتان کردووە بۆ نمونە ئەگەر زنجیرەکە یاخود برێکەکە یاخود تایەکەی تەقێر جۆرێک لەو شتانە کە گرفت بۆ ئێوە لە ڕێگاوبان دروستکە بەڕێزت تاکو چەندێک شارەزای لە بواری پاسکیلا و ئەگەر ئەو گرفتانە ڕوویدای چۆن چارەسەر تەکرێت بردە دوکان یاخود ناخۆ شارەزایەک تێ لە بواری چاکنەوەی پاسکیلا. بەڵێ پێشەوەی سەفەرکەین لە یوتیوبوانە سێرچێکم کرد کە چۆن پەنچەری بکەمەوانە هیچ شارەزایەکم نەبوو لەوە ئیتر ئەوانەی کە پێویست بوو بۆ پەنچەری بۆ زنجیر هەموویمان لەگەڵ خۆمان ئەیەنا لە چەند وڵاتێک تووشی پەنچەری بووین چاکم کردەوە ئیتر لە شوێنێک لە هەڵانە بملەت نەمسا بوو پێما پێت نەمانتوانین چاکێنەوە چوونە دوکانی پاسکیل بۆیان چاکردینەوە دواتر کە لە کرواتیا گەشتە کرواتیا تایەکەمان خراب و تایی ئەم پاسکیلە بوو لە دواوە تەقی ئیتر ناچار ئێمە لە نەمسا و تایی پێشەوەی ئەو پاسیلەی ئەومان گۆڕی دواتر سێ تایەترمان گۆڕی چووکە تایەکان هەمووی کۆن بوو گەشتینە برایم خەلیل جارێکی تر هەر لە ناو دەواازەکەی پێشەوەی دەرچین پەنچەر بووم ئیتر بۆمان چاک نەکراوە هەستم کرد سیمێکە لە ناو تایەکەیە دەرچووە بۆیە ناچار بووم لەوەیە بوەسین ئیتر بەڵێ کاکەڤاڵ یەکێک لەو بابەتانەی زۆر گرنگەکە من باسی کەم لە شەوا گەشتان کرد یاخود گەشتەکانتان بەز ڕۆژ بوو زیاتر ڕۆژ بوو چەند جارێک کەوتینە شەو کە ناڕەحەت بوو و ترسی شەیە لە ڕاستیە بە شەو چکە لە وڵاتانی ئەوروپا ترسی کەمترە بەڵام لە تورکیا بە تایبەتی خەتەرە چکە سایق زۆر گوێیان لێ نییە بۆ پاسکی سواروانە زۆر قانونەکان ئەوە نییە بۆیە ترسی هەبوو چەند جارێکیش بەڵێ لە ئەلبانیا لە وڵاتانی تر ئەکەوتینە شەوە بەهۆیەوەی کە نەگەشتینە شوێنێک بتوانین ئیسراحەت بکەین بۆ منە گەر ئێمە شەوێک یا دوو شەو لە خێمە بمانێتەوە دواتر ئەبایە بچوونێتە شوێنێک کە بتوانین هەم ئیسراحەت بکەین هەم کامیرۆشتەکانمان شەحنکەینەوە بۆیە هەوڵمانەدا لە ئوتێل بمێنینەوە. بە دیاریکاری چەند وڵاتان بڕی تاگە گەشتنە عێراق؟ 7 وڵات تاوە کۆرەمی کوردستان. 7 وڵات. کاگەیاد نەما لێرە کە دانیشتە بوو؟ وتمان باو پرسیارە لە کاگەیاد بکەین بزانین کاگەڤاڵ سایەقێت چۆنە؟ کاگەڤاڵ ئەم جۆرە گەشتانە جگە لەو کەم و کوڕیانەی تێ بەڕاستی چێژی هەیە چونکە بە جوانی ئەو وڵاتانە بینیوانە بەدڵنیایەوە و سادی و گەرمی وە وڵاتەکانە بینی
و تاکو چنێک بەڕاستی ئیرادە گرنگە جاری وایە تۆ دەسەکەی بە گەشتەکە وڵاتی دوانە بڕی لەوانەی تر بڵێ بەخوا پێم ناکرێ باواز بێنم ئیرادە تا چەند بۆ میشانە گرنگە زۆر گرنگە بەڕاستی منتەڵی ئەبێ ئامادەبی بۆی بەڵێ. ئەبێ کۆڵ نەدەیت و وەکووتم بەتەنها لەوانەیە تۆزێ قورستر بێ بەڵام کەسێک لەگەڵا بێ پشتگیری یەککەن و ئەو کاتانەی کە تۆ قورسە بۆت سپۆرت یەکتری بکەن هیچ بڕوان ناکەم ناڕەحەت بێ بەڵێ ڕۆژ هەبووە هەستم کردوتمە باشە من بۆ ئەماکەم ینی ئەو ڕۆژەی بەتایبەتی کە لە بۆستنا لە چەند شوێنی تر باسم کردو کە زۆر ناڕەحەت بوو 45 کیلۆمتر ڕۆشتین بەبێەوەی بگەنە ئاوەدانیوانە ئەو ڕۆژەمان زۆر قورس بوو خەریک و پەشیمانە بوومەوە بەڵام دواتر کە شەو گەشتینەوە تێلەکە و ئیسراحەتمان کرد سپاس بەخوا ینی هەست ناکەی کە ئەو ناڕەحەتیانە کە تێپەڕی ئەو ڕۆژە دواتر بیرت نامێنێت تەواو ئەو کەسەش هاوکارت بێ زۆر بەڵێ بە دنیایەوە ئەوە هەموویە بێ بە دەرز بۆ ئێمە لەم ڕێگایە دەرسی باشمان وەرگرتووە و فێری زۆر شت بووین. بەڵێ کاتێکە گەشتەکەتان نەگاتێ ئێرە خۆ لە بیرۆکەتانە نییە بە پاسکیلەکە بگەڕێنەوە بۆ ئەماشە نەخێر بەڵام بەرنامەمان هەیە لە زستانە بە تایارە بینەوە و بە پاسکی لێرۆ گەشتکن بە وڵاتانی خەلیج. باش تۆ لە ماوەی گەشتەکە تا کەسە بوو بەردەوام پەیوەندی لەگەڵ تا هەبێ ئاگادارت بێ گرفت نایەتە ڕێگا دوای تا لە کەسە نیزگەکانت لە خزمەکانت لە هاوڕێکانت پەیوەندیتە بوو؟ بەڵێ بە بەردەوامیەوە لەگەڵ خزمان و هاوڕێیان لە دوهۆک کۆمەڵی برادری چاکم هەبوو لە بەریتانیا ژیان و لێرەش بە دیاریکراوی کاک نیهاد کاک عیماد کاک مراد ئەمانە هەمویان پاسی سوارانی کەرکووک من لێرەوە دەستخۆشیان لیاکەم بەڕاستی زۆر ماندوو بوون بە بەردەوامی نامیان بۆ ناردم کە ئێمە لە شوێن کاکچەتین بەڕاستی هەمویان دەستخۆشیان لیاکەم ئەمانە زۆر یارمەتی دەربوون بۆ ئێمە. بەڵێ کاکە ڤاڵبا پرسیارێ لە هاوسەرت بکەین لەوانەیە بۆ من ڕۆیشتن بە پاسکیل بۆ پیا و شتێکی ئاسایی بێ لە چاو خانمان وایە ئەوەی کە لە کاتی ڕۆیشتنە گرفتی بۆ هاوسەرت دروست کرد چی بوو هەتا ئەو گرفتە سەرەکی لە کاتی لێخۆڕینی پاسکی لە جاری وا بۆ لەوانەوە 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر 10 کیلۆمەترەوە خۆ دەزانی ئیسراحەتان نەکرد بێ باشە ئەو گرفتی کە هاتە ڕێگای زیاتر بۆنە تۆی ئاگادارە کردەوە چی بوو ماندووبوونی بوو چی بوو تۆی خۆی جواب دات ئەگەر خۆی جواب داتەوە what was the hardest things? You know, it's easier for men to cycle, but for women, of course, it's not like men. It's a bit difficult. What was the way hardest for you? Like when we were cycling 10 kilometers, whatever. Like what was those hard things for you to compare it with me? Like basically, so what was it like? I don't think it's easy for you. I know it was hard for you as well. The pain maybe it's more for me, but cycling on uphills, it was really, really difficult for me, especially because I haven't been cycling. It's been like, 15 years probably last time when I cycled. It's not like I've been cycling all my life. This is what I do for fun. Yeah. And it wasn't like that. It was uphills especially was really, really difficult. And when you go uphill like Alps, you know, we went, that was difficult. When you go up hills in Turkey and it's hot, it was difficult again. We had lots of snakes on the way as well. That was scary for me as well. ئەڵێ بۆ پیاویش ناڕەحەتە بەڵام لەوانەیە پیاو زۆر ئەوە پیشان نەدا لە ئیناپم بۆ ئەم ناڕەحەت بوو بەتایبەتی هەورازەکانی ئالپس شاخەکانی ئالپس لە ئیتالیا لە نەمسا لە سویسرا ئەمانە زۆر قورس بوو بۆ ئەو بەتایبەتی کە جانتا و ئەشیا شت پێ بێ بە پاسکیلەکەوە و بە دیاریکراوی لە بۆسنە ئەو ڕۆژەی کەوتم ئەو مەسافە زۆرە ڕۆشتین بەبێ ئاوەدانیوانە کۆمەڵی مارمان بینی بۆ نمونە تقریباً 11 بۆ 12 مارمان بینی لە قەراقی جادەکە سارێ لە دابودانەیەکیان هەر تەسویرم کردووە زیندوو بوو ئەمە ترسا ئەم ماندوو بوو و ئەمەش ترسا ئەمانە تۆزێ قرس بوو بۆ ئەوە بەڵێ کاکە ڤاڵ بە دیاریکراوی ئەزانی چەند کیلۆمەترتان بڕیوە لە بەریتانیاوە تاکو گەشتنەتە عێراق عێراق بزەبت نایزانم دیاریکراوی بەڵام سەروی 5000 کیلۆمتر 5000 و پێم وابێت 200 کیلۆمەترمان بڕێ بێت بەڵێ باس لەوە کرد هەندێک تەسویری ڤیدۆت کردووە بە درۆن بەڵێ زیاتر لە چی وڵاتێکا کردت لە تورکیاش کردم هەموو وڵاتانی ئەوروپا کردومە تقریبا ڕێگە پێ دراوە واتە یاخودنا پەیوەندی بە و درۆنەوەیە کە تۆ تەسویری پێەکەی و سایزی و قورسی درۆنەکە چنێک بێت ئەگەر خواری 249 گرام بێت ڕێگە پێدراوە لە هەموو شوێنێک ئەگەر سەروی ئەوە بێ ئەبێ
ئیجازەت هەبێ من ئیجازەم هەبوو و هەرچەندێ درۆنەکەم زۆر گەورە نەبوو بەڵام ئیجازەم هەیە و لە هەموو وڵاتان بەکارمێنەوە لە عێراق تا ئێستا بەکارمێنەوە. بەڵێ ئەوە تەسویرەکەیەوە کەی بینین جابە من و پرسیار دەکەم شارەزایی لە بواری کامیرەیە هەیە چونکە هاوکاران مەڵێن تەسویرەکەی جوانە. تەسویرەکەم جوانە. ڕاستیە لە بەریتانیا زۆر جار بۆ حەز و ئارزوی خۆمان بەڵێ سەفەرەکەین بۆ وڵاتانی تر هەر بەکارهێنم و ئەمە تازەترین درۆنیانە ئاڤەتا 360 پێڵێن 2 ڕۆژ پێشەوەی کە سەفەرکەین دەرچوو بوو ئەوە مێنا. بە چەند کامیرە تەسویرت کردووە؟ بە گۆپرۆیەک لەگەڵ 2 ئینستا 360 و ئەگەر ئەو پیشان برادران بیت لە کامیرەکەەوە ئەمان کامیرەی ئینستا 360 پێڵێن کە تەسویری پێەکەیت ئیتر هاندڵەکەی دیار نییە وەکوایە کەسێک لێەوە تەسویری تۆکە زۆر لە برادران لە ڤیددیۆکان ئاڵێن کێ تەسویرتەکە کامیرەمانت لەگەڵایە ئەمەیە تەسویرم پێ کردووە ئەوەیە تەسویرت پێ کردووە. باڵێ چکە کوالێتی بابەتی ڤیددیۆکانت زۆر جوانە کام وڵاتە زیاتر تەسویرت کردو سرنجی ڕای کێشای ئەو کوتم دۆڵەمیت my favorite place خۆشترین شوێن دۆڵەمیت بوو تا ئێستا لە ئیتالیا زۆر سەرنجڕاکێش بوو شاخاوی بوو شاقان هەموو بەفری پێوە بوو سەرسەوز بوو خواردنێکی تایبەتیشانەیە ینی ئێمە هەر لە ئیتالیا دەرچوین وتمان بیری ئەم خواردنەکەینەوە هەر لە ئێسەوە دەرەچین. باڵێ تاکو ئێستا نەگەیشتوتە بە زێدی خۆت بەو شوێنەی کە باوەنورە؟ نا بەڵام دڵنیان ینی کە سوکارەکەت هەمویان دڵنیان گەشتنێتەوە کوردستان شاری کەرکووکن بە بەردەوامی قسەم لەگەڵەکەن دوێنێ دایکم و دوو خوشکم لە سلێمانی بوون حەزیانە کرد هەروتیان داوای لێکردم کە بێنە پیریمانەوە بۆ هەولێر و بەسەر سنوور وتم پێویست ناکە ئێمە پاسکیل دێن ئێوە بەسایرە دێن چۆن ناتوان لەگەڵ ئێمە بن ئیلا بێ چاوەڕێکەن باشتر وایە. بەڵێ لە کەیەوە گەشتەکە دەست پێکەیتەوە تاگەیتە باوەنور؟ لە کەیەوە دەستم پێ کردووە؟ کەی بۆ سەفرەکەی بۆ باوەنور؟ وڵی پێم وابێ بە زووی چکە وەکو وتم ئێمە گەشتەکەی ئێمە لە پردێ پێم وابێ کە چێنە ناوسایرەوە لەوێ هەستەکەم بە کۆتا هات هەستەکەمە تەکنیکلی لەوێ کۆتایات بەڵام چکە لە شارۆچکەی باوەنور خەڵکی زۆر چاوەڕوانمە ڕێز و سڵاو بۆ هەموو خەڵکی باوەنور دەربەنی خان گەرمیان کوردستان هەمووی بەعام چاوەڕوانن جا بۆیە ئەمەوێت لە دەربەنی خانەوە بە پاسکیل بڕۆین ئەو 70 کیلۆمەترە بە ناو باوەناو تا بگەینەوە کەلار بەڵێ ئەوە شەر پێچەیەک بێ لەو شوێنە خۆشانەی کە لە ژیان تا نتوانین لەبیریکی مناڵی و بەڵێ کۆمەڵێ برادری خۆشەویست لە باوەنور هەیە یاریزانی تۆپی پێ بووم کاتی خۆی ئیتر بیریەکەم بەڕاستی بیری برادران و شارەکەشەکەم. بەڵێ هاوسەر تاکو چنێک کەشی کوردستانی بەدڵە واتە ئەتوانێت بمێنێتەوە؟ بەڵێ زۆر حەزی لە کۆمەڵایەتی لێرە حەزی لەوەیە کە چەندێک خەڵکی یارمەتی دەرن ڕێزگرتن ئێمە هاتی ناو شاری کەرکووک دوێنێ شەو کۆمەڵی خەڵکی باش داوایان لێکردن بچین لەگەڵیان بمێنەوە من پرسیاری وتێلم کرد وتیان وتێلەوانە ناکاکە وەرە ماڵی ئێمە ئیتر ماڵی کاکەیماد و کاکنیاد و ئەوان هەمویان ئاوا بێ وتیان خانوشتمان بۆ ئامادە کردوون هەر پێشتریش ئامادەیان کرد بوو ئیتر بەرنامەکە ئێمە گۆڕاکە زووتر هاتی ناو کەرکووکەوە و لەگەڵەوانە ماینەوە. دەستخۆش لە کۆتایە چی ماوە گەر شتێک ئێمە باسمان نەکرد بێ لای بەڕێزت گرنگ بێ لە کاتی گەشتەکەتا کە تاکو و ئێستاکە بتەوێت لێرەوە باسی کەیت و ڕوونیکەیتەوە؟ من داواکارم لە وڵاتی عێراق هەرێمی کوردستان بە ئام هەمووی بتوانن یارمەتی خەڵدەن بۆ ڕووکردنە وەرزش پاسکی سواری هەستەکەم بە پێی پێویست یارمەتی خەڵک نادرێت ڕێگەوبان یارمەتی دەرنیە بەڕاستی بتەوێنێتەوە ئێمە دوێنێ لە هەولێر دەرچوین زۆر خەتەر بوو خێزانمتی با لێرە بوەسین چکە سێ جار لۆری خەریک بوو لێماندا بە تەسویریشۆ پێتەڵێم ئەمەی کە تەسویرمانەگە قسەمانە کرد ئەوە نزیک بوو لێمانەوە سایق یارمەتی دەرنیە لێرە جا بۆیە هەستەکەم لەوانەیە خەڵکیش ئەمانە هەبێت ئەم هۆکارانە بۆی کە نەتوانم بچن سەرجادە پاسی سواری بکەن ئەمە شتێکی زۆر گرنگە بێ خەڵک لێرە ئاگادار بکرێتەوە سایق بە تایبەتی سایقی سارەی گەورە کە ئاگداری پاسی سوار بن نابێەوە نزیک بێ لە ئەوروپا تۆ تقریبا متر و نیوێک ئەبێ مەسافەتە بێ لەگەڵ پاسکی سوارەکەیە بەڵام لێرە ڕەچاوی ئەو شتانە ناکرێت بەداخەوە. دەستخۆش دەستماس ئەوەی کە گرنگە من لێرە ڕووەکەمە خانمان یەک شتێک بە خانمان ئەڵێم ئادەلینا کە کچێکە خاتونێکە لە بەریتانیاوە
تا گەیشتۆتە خاکی عێراق 17 وڵاتی بڕیوە بەلای خوڕینی پاسکیل. ئەمە ئیرادەی ئەوێت جگە لەوەی کە وەرزشێکی زۆر باشە و بۆ جەستە باشە و لە ڕووە دەرونیەکەشەوە زۆر گرنگە. بۆیە پێویستە خانمانی عێراق و خانمانی هەرێمی کوردستان ئەگەر نەتوان وەک ئەم خانمەشکەن ئەتوانن خۆیان ئەماڵەوە جۆرە وەرزشێ بکەن و بە پێڕێ بکەن، بۆیە بیرمان نەچێت سەرچاوی هەموو گرفتە دەرونیەکان دانیشتنە و سەرچاوی هەموو نەخۆشیەکانیش ئەوەیە کە بە پێڕێ ناکەیت وە کێشت زیادەکە و عسابی دەرونیت زیادەکە. بۆ خانمێک بتوانێت 17 وڵات لە بەریتانیاوە بە سویسرا و بۆسنا و نەمسا و ئیتالیا و کۆمەڵێک لە وڵاتانە کە من ناوەکەی منەوت کاکە ڤاڵناوەکانی گوت گەیشتۆتە خاکی عێراق. بۆ مرۆڤ ئەم ئیرادە گەورەیە بێ، بۆ خاتونەکانی لای ئێمە ئەبێ بەردەوام سەردانی دکتۆرکەن و ئەوان ئیلاستە بیان بۆ دانن و ڕاینەیان بۆ دانن و لەگەڵەوەشدا کۆمەڵی حەبوو پێداویستی پزیشکی بەردەوام لە ناو سەلاجەکانیان نابێ. ئەی بۆ بەم شێوازە بیر ناکەیتەوە بتانی تاوەکو خزمەتێ بە تەمەنی خۆت و بەلەشی خۆت و بە دەور و بەرەکەتیش بکەیت. کاکە ڤاڵ، من لە کۆتاییە ئەمەوێت بزانم هاوسەرت چییە؟ ئەگەر دوایین قسەی خۆی هەبێ باش دوایین قسەی خۆی کاو کۆتایی بە بەرنامەکانی. باشە. What do you have to say for the last word? Would you want to say something? Say anything. ئەگەر هەر ئامۆژگاریە بۆ خانمەکانیشمان بکات زۆر Any باشترە. advice for the ladies? First, I want to thank them that we are here for this. And second is, I hope this is going to push more women, girls, it doesn't matter, to do more sport, to do more exercise, because we should do it too. ئەڵێ پێش هەموو شتێک ئەمەوێت سوپاسان کەم لێرەوە بۆی کە ئەم دەرفەتە بۆ ئێمە ڕەخسا لێرە بتوانین ئەم بەرنامەیە بکەین و هیوادارم ئەمەی ئێمە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە خانمان بتوانن بەرەو پێشەوە بڕۆن لە وەرزشە بەردەوام بن، بتوانن هیچ نەبێت بۆ تەندروستی خۆیان کە وەرزشە بکەن هیچ نەبێت. ئێوە ئەمڕۆ ئەرکتان کێشە. سوپاس کە لە سودی کەناڵی ئاسمانی کەرکووک لەگەڵمان بوون، ئێوەمان ماندوو کرد. زۆر سپاس دەکەن. ئەمە یەکشت زیاد بکەم بە بەرنامەکە ئەمەوێ لێرەوە دەستخۆشی لە کۆمپانیای شوف بکەم کە سپۆنسەرێکی ئێمە بوون یارمەتیان داین لە ڕێگا. سپاسیانەکەم و سپاسی ئێوەشەکەم دەستان خۆش بێ بۆ بەرنامە جوانەیە. نەشتان ساغ بێ، هیوادارین زۆر کەسیش چاو لێەوە بکەن. زۆر سپاس. سپاس کە تاکوێسەیە ئێوەش لەگەڵمان بوون، خواتان لەگەڵ.